بینرانی ئازیز سڵاوتان لەبێت. زۆرن ئەوانەی لە مێژووی ژیانی خۆیان و گەلەکەیاندا لە خۆبردووانە و ماندوونە ناسانە قوربانیانداوە و خەباتیان کردو و هەرگیزیش بۆ ساتێک هەوڵی خۆ دەرخستن و خۆبرندە پێشەوەیان نەداوە، بەڵکو وەک سەربازێکی ون هەمیشە لە پشت پەردەوە خزمەتیان کردووە. بەڵام لە بەرامبەر ئەمەدا بۆ تەنها ڕۆژێک و لە تەنها دێڕێکیشدا هاوڕێ خەبات گەڕەکانیان وەک وەفایەک بۆ ئەو خەباتە ڕۆڵی ئەو سەربازەونانەیان نەنرخاندووە و باسییان نەکردوون. یەکێک لەو پێشمەرگە گومناو لە بیرکراوانەی کە خاوەنی نزیکەی نیوسەدە خەباتی سیاسی و خزمەتی زانستیە و ئێستا میوانە لە ستودیۆ لەگەڵمان بەڕێز مامۆستا حسێن کەریم ساڵحە. ئەم پێشمەرگە نیشتمان پەروەر و زانست دۆستە لە ساڵەکانی 57 بۆ 58ەوە لە ڕێزەکانی یەکێتی قوتابیانی کوردستاندا دەست بەکاری ڕێکخراوەیی دەکات و پاشان دەبێتە بەرپرسی ناوچەی قەرداغ و ناوچەی بازیان و لە پاش هەرسی شۆڕشی ئەیلولیش لە کاری سیاسی بەردەوام دەبێ و لە ڕێزی شانە نهێنیەکانی کۆمەڵی ڕەشدەراندا لە بەغدا دەبێتە بەرپرسی یەکێک لە شانە سەرکیەکانی کۆمەڵە و لە ساڵی 1995ەوە دەچێتە دەرەوەی وڵات و لە هۆڵەندا نیشتەجێ ئەبێت و لەوێژ لە ساڵانی 98 بۆ 99 کۆمەڵی دۆستایەتی کورد هۆڵەندی دروست دەکەن و لە ساڵی 2004ش کۆمیتەی ڕیفراندۆمدا دەمەزرێن و ئێستاش بە ڕێزیان ئەندامی حیزبی سۆسیال دیموکراتە لە هۆڵەندا و خەرمانێک لە مێژووی شۆڕش و ئەزمونگەلێکی سیاسی زۆری لە ناو دەرەوەی وڵاتدا لە خۆدا کۆ کردێتەوە. بۆ خستن ڕووی هەڵوێست و کاری سیاسی کە ئەکرێت وەک یەکێک لە ئەزمونە سیاسیەکان بۆ مێژوو پیشاندانەوەی بنەوەکانی ئایندە کەڵشی لێوەربگیرێت بە پێویستمانزانی میوانداری بەڕێز مامۆستا حسێن بکەین بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەریە. مامۆستا گیان زۆر بەخێر بێت بۆ بەرنامەی ڕوودا و مێژوو خۆشحاڵ بووین بە میوانداری و بە ئامادەبوونت لە بەرنامەکە. زۆر سپاس بۆ جەنابەت بۆ تەلەڤیزیۆنی NRT-کەوە ئەم دەرفەتەیان ڕەخسان کە من بتوانم بۆ بینەرانی خۆشەویست هەندێک زانیاری لەسەر ئەو بیرەوەریانی خۆم کە نووسیومەتەوە هی درێژایی تەمەنم کە بەشێکی لە کوردستانە و بەشێکی لە دەرەوەی وڵات بۆی بۆ داهاتوو ئەوانەی کە مێژوو نووسن سوود لەم زانیارانە وەربگرم. زۆر سپاس مامۆستا گیان. مامۆستا گیان من بەر لە هەر شت ئەمێ بۆ پرسیارە دەست پێ بکەم کە سەرەتایی بەشداری کاری سیاسی مامۆستا حسێن لەکەیەوە دەست پێیەکا و مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆکەی. بەڵێ من حەقیقەت لە سەرەتای ساڵەکانی 50ەوە یعنی کاتێکە تەمەنم لە دەوری 9 ساڵانە بووە هەستێکی نیشتمان پەروەریم تیا جوڵاوە طبعاً لە شێوەیەکی سەرەتایی بەتایبەتی لە دوای 5 سەرەتاییەوانێ ئەوەش زیاتر یەکێک لە هۆیەکانی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ناو قوتابخانەکەمانە مامۆستای نەشید دایمە ئەو نەشیدانی کەوا هینی نیشتمان پەروەری و کوردایەتی تیابووی شاعرە بەرزەکانی کورد کە لە وەکووانە پیانە ئەوتینەوانێەوە ئەوە یەکێک بوو لەوانەی کە هەستی نیشتمان پەروەری و وڵات دۆستی یعنی بە تەواوی تەسیریتی ئەگەردین ئەمە یەکێک بوو لە جوڵانی هەستم لایەکی تریشەوە. بەڵام مامۆستا ببوورە ڕاتەگرم ئەڵێن یەکێک لەو کاریگەریانی کە لەسەر ژیانی سیاسی تۆ دروست بووە لە سەردەمی گەنجەتی و سەرەتایی دەستپێکی کاری سیاسیە هەڵوێستا ئازا و بوێرەکانی مامۆستای شاعری مەزنی کورد مامۆستا قانع بووە کە ئەو کاتە چۆن ئەو بە بوێرانە ڕوبەڕووی کاربەدەستانی میری بۆتەوە و پاشان تۆ لە وێزگەی لە وێزەکانی ژیان تا بورهان قانعی کوڕی شاعری گەورە قانع ناسیت ئەمانە کاریگەریان لەسەر دەروون و ڕۆحی تۆ دروست کردووە بۆ بەشداری سیاسی و بەڵێ ئەوە یەکێک بووە لە هۆیەکان وکو هۆی یەکەم باس کرد کە وتم سەرەتای قوتابخانە هەروەها بەهۆی ئەوەی کەوا لەو کاتا من لە شارۆچکەی پێنجین بووم کەوە قوتابخانی سەرەتاییشم هەر لەوێ تەواو کرد و ئەو شوێنەش مەڵبەندی شاعری گەورە قانع بوو و هەروەها کوڕی شاعری گەورە کاک بورهان قانعیش لەو سەردەمەدا کە ئێمە قوتابی بووین و مناڵ بووین ئەو لە ئێمە گەورەتر بوو لە پێنجین بوو دوکانێکی هەبوو لە خوار شاری پێنجینەوە پیانە و بەنگاڵەکان لەوێ دوکانی دارتاشی هەبوو منیش بەهۆی کاکم و کوڕێکی خاڵم کاکەمالی ناو بوو ئەوان لە تەمەنا نزیک بوون لەو دائیمە کە ئەچوین لە کاتی پشووا ئەچوینە خوارەوە بۆ بەنگاڵەکان سەری دوکانەکەی ئەومانە کە ئەچوینە دوکانی ئەو دائەنیشتین هەمیشە ئەو بابەتانی کە ئاهاتە پێشەوانێ باسی نیشتمان پەروەری و کوردایەتی و زوڵمی حکمی پاشایەتی و ئەبێ میلەتی ئێمە چی بکا و
و گەنجەکانمان ئەبێ چۆن بەرەو نیشتمان پەروەری بڕۆن و پەروەردەی نیشتیمانی یعنی بەڕاستی ئەو قسانی کە لە دوکانی بڕانخانی عامن ئەمبیست لە کاتی قسەکردنا لەگەڵ برادەرەکانما ئەوانەی کە لە من گەورەتر بوون منیش وەکو وانەیەک دائیمە سوودم لێ وەرەئەگرت ئەوە یەکێک بوو لە تەئسیراتی ئەوەی کەوا پاڵم پێوە بنێکەوە زووتر لە کاتی پێویست من بچمە ناو دنیای نیشتمان پەروەری و سیاسەتەوانی ئەنجا هەروەها تەئسیری ئەو کەس و کاریشم کە قوتابی بوون لە ئامادەیی سلێمانی ئەگەڕانەوە ئەوان لە هەندێک کۆڕی سیاسی و شتا لە ساری سلێمانی کە بەشداریان کرد بوو کە هاتنەوانێ باسییانە کرد بۆ ئێمە ئەوەش لە لایەکی ترەوە هەروە خانەوادەکەشم دائیمە ڕێگەی ئەو شتانەیە ئەدا و یعنی شتێک نەبوو کە قەدەغە بێ لە ماڵە باس بکرێ ئەمانە هەمووی دافع بوون بۆ ئەوەی کەوا من زۆر زوو بچمە ناو ئەلفوبای سیاسەتەوانی و دەست پێ بکەم. باشە بۆ ئاشنای زیاتری بینەران بەڕێستان لە هەڵەبجە لە دایکە بن و لە پێنجوێن دەست بە خوێن نەکەن و لە سلێمانی شتەجێ بن. بەڵێ من بۆ زیاتر ناسینی خۆم طبعا من بە حکمی خۆم والیدی 44م لە دایک بووم لە شاری هەڵەبجە لە گەڕێکی کانی عاشقان لای باخی میر هۆی لە دایک بوونیشم لە هەڵەبجە ئەوەیە کە باوکم مەئمور بووە لەوێ جنا ئێمە خۆمان خەڵکی سلێمانی کانێسکانین بەڵام ئەو فترەیە کە باوکم لەوێ وەزیفەی هەبووە طبعا ئێمە بووین لە دایک هەموو ئەکسێ زۆربەی برا و خوشکەکانم لە هەڵەبجە بوون لە دایک و ئەو سەردەمەی کە من باسی ئەەکەم باوکم لە ساڵی سیەکانە لە هەڵەبجەوە دامەزرا و بەس من طبعا پێش من چەندەها مناڵی کەمان بووە بەڵام کاتێک کە من بووم لە دایک لەو کاتە تقریبا حربی شەڕی دووەمی جیهانی لە تەواوبوو نابووە ئیتر ئێمەش باوکیشم بە حکمی وەزیفەکەی عیلاقاتی باش بووە لەگەڵ ماڵی ئەحمەد بەکی موختار جاف و ئەو ماڵی جافەکانی خۆشی ئەغا ساڵح ئاغای فەرخە بەڵێ اینجا خۆشمان بەڵێ من خۆشم طبعا وەکو پێناسەیەکی خۆم من خۆم مەشهورم جارێ لە ناو خەڵکا لە کوردستانیش و لە ئەوروپاش بە مامۆستا حسێن بەڵام وەکو پێناسە من مامۆستا حسێنی کەریمی ساڵح ئاغای فەرخە لەقەبەکەشمان ڕەختەوانە خێزانەکەشمان بەو شێوەیە. زۆر باشە مامۆستا گیان باشە مامۆستا ئێوە لە ساڵی 1950 کاتێک بەنیهێنی لە ڕیزەکانی یەکێتی قوتابیان کارەکەن دەوتێت ئێوە لە ئابلاغ ئاگری نۆرستان کردوت و مەراسیمی جەژنی نۆرۆستان بەڕێوە بردووە چۆن ئەو کارەتان کردو ئەگەر بژێڕیتەوە؟ ئەو سەردەمە لە من قوتابی بووم لە پیشەسازی لە پۆلی یەکەم بووم پۆلیەکی ناوەندی و لە ناو قوتابخانەکە جموجۆڵی سیاسی هەبوو بەڵام جموجۆڵەکە وەکو دووە بۆم دەرکەوت دوایی دوو ڕێڕەو بوو ڕێڕەوی چان یەکێتی قوتابیانی کوردستان بوو ئەوی تریان ڕێکێتی قوتابیانی گشتی بوو ئەو ڕێڕەوەی کە تەسیری کردە سەر من یەکێتی قوتابیانی کوردستان بوو و لەو کاتەدا پەیوەندیان بە منۆ کرد و ئەوەشی کە پەیوەندی بە منۆ کرد لە قوتابخانەکەدا برای بەڕێز کاک عەبدوڵڵا بوو و بۆ یەکەم جار کە بچمە ناو ڕێکخراوێکی حیزبی نەک حیزبی قوتابیەوانێ بە شێوەیەکی ڕێخستن کەویژێکی قوتابیانی کوردستان بوو کۆبوونەوەکانمان دەست پێ ئەکرد بەڕادەی جاری وا بوو لەمان یەکا دووسێ جار بە کاتێکیش کە مناسەبات ئەهات بەیانات شتێک دەرەچوو هەمومان پێ ئەگەیشت و بۆ مناسەباتیش دائیما پێشوەقت ئاگادار ئەکرێن کە خۆمانە ئامادە بکەین لەوانە ئەو ساڵە لە 57 بۆ نەورۆز طبعا ئەو کاتە لە زمانی پاشاییتا نەورۆز بە شێوەیەکی نهێنی ئەکرا ئەوە نەبوو بە ئاشکرا ئێمە بچین نەورۆز بکەین بۆیە ئێمە من لەلایەن عەبدوڵڵا شێخ کە لێپرسراوم بوو ئاگادار کراینکەوا بە تەماین ڕۆژی هەینی بچین بۆ سەیران بە ناوی سەیرانەوە بەڵام بۆ نەورۆز یادی نەورۆز تقریبا دە قوتابیەک ئەبووین کە چوینە مەڵی شەخصی ئابلاغ و لەوێ یادی نەورۆزمان کردەوانێ و ئەو وتارێکی خوێنەوانێ دەربارەی نەورۆز و ئەو سەردەمەی پاشایەتی و ئێمەش طبعا هەمومان لەگەڵ یا نەشیدەکەمان عینشت ئەو توانێ بەو شێوەیە یادی نەورۆزمان ئەکردەوە بەنهێنی و نەگەر ئێمە دیارە قوتابیانی کوردستان لە قوتابخانەکانی تریا لە شارەکانی تریش یەکێتی قوتابیان بەو شێوەیە کردوتەواتە قوتابی
لەو سەردەمەوانێ بەشداری چالاکی نیشتیمانی و کردووە و نەترساوە لەو زروفەی کەوا زروفێکی نهێنی بۆ یاخود تووشی ئەشکەنجە ئەبێت بەڵکو کردومانە و یعنی لەگەڵیشیان ڕۆشتوین تاوەکو حکمی پاشایەتیش ڕووخاوە. بڵێ زۆر باشە. لە پاش ڕوخانی حکمی پاشایەتی لە عێراق و سەرکەوتنی شۆڕشی 14 تەموزی 58 و دەست بەکاربوون و هاتنە سەر حکمی زەیم عەبدولکەریم قاسم جۆرێک لەسەر بەخۆی کاری سیاسی سەری هەڵدا. ئەتوانی پێمە بڵێیت ئەو ڕێکخراوانە چیە بوون لەو سەردەمەیە کە کاری سیاسیانە کرد؟ بڵێ خۆی ئەو سەردەمەی کە کاتێک عەبدولکەریم قاسم هەستا بە شۆڕشی 14 تەموز و حکمی پاشایەتی ئەعلان کرا کەوا کۆتایی هات و ئیتر هەموو ئەو کەسانی ئەو حیزبانەی ئەو ڕێکخراوانەی کەوا ڕێخستنیان هەبوو پێشتر کە لە شێوەی نهێنیا بوون کەوتنە ڕوو لەبەر ئەوەی ئەو زروفە نەما کە خەڵک بە نهێنی ئیشکا بەڵام ئەو ڕێکخراوانەی کە کەوتە ڕوو دوو جۆر ڕێڕەو بوو. ڕێڕەوێکیان پەیوەندی وەکو ئەو قوتابیانی یەکێتی قوتابیانی کوردستان، یەکێتی ئافرەتانی کوردستان، یەکێتی مامۆستایانی کوردستان لەگەڵ ڕێکخراوەکانی یەکێتی کرێکارانی کوردستان، یەکێتی جوتیارانی کوردستان ئەم ڕێکخراوانە بە نهێنی کاریان ئەکرد بە تایبەتی قوتابیان و مامۆستایان و ئافرەتان کە کاتێک حکوومەتی پاشایەتی ڕووخا ئەم ڕێکخراوانە کەوتە شێوەی عەلەنی و ئەم ڕێکخراوی قوتابیانی کوردستان و مامۆستایانە پەیوەندیان وەکو قوتابخانەی یەکەم بوون بۆ پارتی دیموکراتی کوردستان. بەڵام لە هەمان کاتە لە قوتابخانی ئێمە وەکو پێشتر وتم یەکێتی قوتابیانی ئام هەبوو کە ئەوەش ڕێڕەوی کۆمەنیستی بوو. ئەوانیش بە هەمان شێوە یەکێتی قوتابیان و هەموو جۆرە پیشەکانی تر یەکێتی و ڕێکخراویان هەبوو ئەوانیش بە ڕێڕەوی کۆمەنیستی کەوتنە ڕوو واتە گەیشتە ڕادەیەک کە هەموو یەکێ لەو ڕێکخراوانە بینای خۆی هەبێ بۆ چالاکیەکانیان و بۆ ئاهەنگکردن و بۆ دەرخستنی چالاکی و ئیشکردنەکانیان و بەشداری ئەو خۆپیشاندانانەی کە ئەکرا بۆ لایەنگری حکوومەتی شۆڕشی تازە یاخود بۆ ناڕەزایی دەربڕین دەربارەی ئەو شتانی کە لە دژی شۆڕژ ئەکرا لەو سەردەمەدا لەلایەن بەرهەڵستکارانی شۆڕشەوە. مامۆستا حوسێن ببوورە بەڵام لە دوجارە تەواوی ئەم ڕێکخراوانە چوونە نێو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان و نێو ڕێخستن و ڕێکخراوەکانی پارتی. بۆچی هەمویان ڕۆشتنە نێو پارتی؟ بەڵێ خۆی وەکوتم هەموو ئەو ڕێکخراوانی کە بوتم یەکێتی قوتابیانی کوردستان و ئافرەتان و مامۆستایان کە بە ناوی کوردستانەوە ئەوانە وەکو قوتابخانەی یەکەم بوون بۆ پارتی دیموکراتی کوردستان. بۆ لەو وەکو حیزب نەبووین ئێمە وەکو ڕێکخراوێکی پیشەیی ئیشمانە کرد بەڵام ئێمە هەستمانە کرد بۆی کە ئەمە قوتابخانەیە کە بۆ چوونە ناو قوتابخانەی بۆ چوونە ناو پارتی دیموکراتی کوردستانەوە. پارتی دیموکراتی کوردستانیش ڕێڕەوێکی نیشتیمانی نەتەوەیی هەبوو بەڵام ڕێڕەوەکەی تر حیزبی شیوعی عێراق بوو ئەوان لەسەر ئەساسی عێراق بوو و هەموو ڕێکخراوەکانیشیان ناوەکەی عێراق بۆکو یەکێتی مامۆستایانی عێراق یەکێتی قوتابیانی گشتی عێراق ئەوانش ڕێڕەوی تریان کرد و ئەوانیش مەدرسەیەک بوون بۆ هین بۆ حیزبی شیوعی عێراقی بۆیە هەموو ڕێکخراوەکان بەو شێوەیە ڕێڕەویان گرت بوو لەو سەردەمەدا. باشە کەواتە بۆچی مامۆستا حوسێن ئەچێتنی ڕویزەکانی پارتی دیموکراتەوە و لەوێ دەست بەکاری سیاسیەکە لە دوای کاری ڕێکخراوەی و کاری لە یەکێتی قوتابیان بۆچی شوێعیت هەڵنابژێرێ لە کاتێکە ئەو کات حیزبی شوێعی یەکێک بوون لە هێزە دیارەکانی ساحەی سیاسی کوردستان و شان بەشانی پارتی دیموکرات کاری سیاسیانە کرد. هۆکاری هەڵبژاردننی پارتی بۆ تۆ چی بوو؟ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ وەکو باسم کرد سەرەتایی ئەلف و بای سیاسی بۆ ئەوەی کەوا زیاتر بە بینەرانی ڕابگەینم ئەو نەشیدانەی کە هیچ شاعرە بەرزەکان بوو وەکو بێکەس و وەکو ئەو شاعرانی کە لەسەر زیاتر ئەوەی کە ئێمە هەستی نیشتیمانی و نەتەوایەتیان دروستە کرد ئەوە زۆر تەئسیری هەبوو لەسرم کەوا ڕێڕەوی کوردایەتی و ڕێڕەوی نیشتیمانی زیاتر زاڵ بێ بەسەر ڕێڕەوی چینایەتی و ئەیدەلۆژیەتێکی شوێعیە. بۆیە پاڵپێنەوە نەریشم ئەوە بوو کە چوومە ناوی یەکێتی قوتابیانی کوردستانەوە کە چوومە یەکێتی قوتابیانی کوردستانەوە لەوێشا بەو شێوەیە گۆشکراین کەوا وەکو کادرێکی احتیاط لە کاتی خۆیان بچینە ناو
تەنزیماتی پارتی دیموکراتی کوردستانەوە بۆیە بەو شێوەیە پەروەردەی یەکەممان هات نەتەوەیی و نیشتیمانی بوو بەڵام ئەوانەشی کە ڕێڕەوەکەی تریان گرت لە ڕێکخراوەکانی ترە ئەوانی چون ناو ڕێکخراوەکانی حیزبی شیوعی عێراقەوە بۆیە من هەستی نیشتیمانی و نەتەوایەتیم زاڵ بوو بەسەر هەستی چینایەتی و کۆمەنیستی ئەو سەردەمەدا. لە ساڵانی 59 بۆ 60 لە کەرکووک تۆ بەمەوەی هەفتەیەک زیندانی ئەکرێت لەلایەن دەستگا ئەمنیەکانی کەرکووکەوە. هۆکاری دەستگیرکردنی تۆ چی بوو یاخود بڵین ئاڵۆزی باری سیاسی ئەو کاتی کوردانی کەرکووک بارودۆخی سیاسی لەو دەمەیە چۆن بوو هۆکاری ئەمگرتنی تۆ چی بوو لەو ڕۆژگارەیە؟ پێش ئەوەی بچمە سەر ئەوە من تەبعاً قوتابی بووم لە سلێمانی بەڵام کاتێکە لە پۆلی سێی ناوەندی تەواومان کرد چوومە ئامادەی لەو ساڵەدا ئەو پۆلە لە سلێمانی نەما بۆیە قوتابخانەی ئێمە پیشسازی بوو ئەوایە نەقلی بچوینایە بۆ کەرکووک جا لەبەر ئەوەی کە پۆلەکەم چووە کەرکووک ئێمە پێش ئەوەی من بچم بۆ کەرکووک ئێمە لە ساڵی 59 من تێکەڵی سیاست بووم کە تێکەڵی سیاست بووم وەکو حیزب دوایەوەی کە لە ڕێکخراوە چوومە ناو پارتی دیموکراتی کوردستانەوە ئیتر بەهۆی ئەوانێ من ئیشمە کرد لە ڕێڕەوی حیزبیە کە چوومە کەرکووک قوتابی بووم لە بەشی ناوخۆیی لە بەشی ناوخۆیە ئێمە شانە و ڕێخستن و کۆبوونەوەمان هەبوو وەلەو بە شێوەیەکی نەهێنی بوو بەڵام زۆریش نەهێنی نەبوو چونکە لەو سەردەمەدا پارتی دیموکراتی کوردستان ڕوخسەتی کاری پێدرا بوو لەلایەن حکوومەتی عێراقەوە و بارەگای هەبوو لە کەرکووکە بەڵام بە حکمی ئەوەی کە لە کەرکووکە پێش ئەوە کێشەی بینی کێشەی هەرای کەرکووک ڕوویا بوو کە بووە هۆی ئەوەی کەوە شەڕێکی قەومی لە ناو کەرکووکە دروست بێ و ئەو شەڕەش تەبعاً بۆ هۆی ئەوەی کە زۆر لە تورکمان و کوردیش یعنی بکوژرێ بە تایبەتی تورکمانەکان بەڕاستی بە شێوەیەکی ئەتوانم بڵێم خێزەوەنی یعنی خەڵکی زۆریان لێکوشتن و ئەو هەڵانەش هەڵەیەکی زۆر گەورە بوو من ئێستاش بین خۆم بێزاری دەرە بڕم و ئەو کاتە ممچینە ئەو هەست و شعورەمان بەو شێوەیە نەبوو بێ بەڵام ئەوە بووە هۆی ئەوەی کەناڕێکی و ناکۆچیەک دروست بکە لە بینی میلەتی تورکمان و نەتەوەی کووردا میلەتی کووردا لە شاری کەرکووک ئەو ناکۆچیە بۆ هۆی ئەوەی کە قوتابی لە ناو قوتابخانەکانە یەک بەسەر ئەوی ترەوانێ مراقەبە بکات بە تایبەتی ئێمە قوتابی کورد بووین و لەو سەردەمەشە بەعسیەکان کە لە سەردەمی خۆیان لێیان درابوو ئەوانیش پاش ئەوەی کە هەرای کەرکووک بوو ئیسیفادەیان لە شەڕی کەرکووک کرد بۆ ئەوەی زیاتر عەبدولکەریم قاسم ئەو لیانەی کە لەوان بەرامبەر ئەوان وەستا بوو بەرەو ڕووی شوێعەکان بێتەوە لە کەرکووکە و کورد ئەوان ئەو فرسەتیان بینی چوونە ناو زۆر دەستگای حکومیەوانێ و کەوتنە هاندانی کورد و تورکمانەکان بۆ ئەوەی کە فیتنەی تایفی لە کەرکووکە بەرەوە زیادی بڕوە جا ئەمە بۆ هۆی ئەوەی کە قوتابی کورد کە خەڵکی کورد مراقەبەی زۆری لەسەربی ئێمەش کە وەکو قوتابی ئەمە هۆکاری گرتنی تۆ بوو ئەمە هۆکاری ئەوە بوو کە من لە مراقبێکی قوتابخانەکەم هینی داخلی مامۆستای هین بوو هینی بەشی ناوخۆیی هی شەوکەم بۆ قوتابیان مراقبەی قوتابیانیە کرد بۆ ئیشوکاری ئیداری ئەو لە هەمان کاتە لەوە ئەسوو لە ئیستیخباراتی شایشیە کرد ئەو راپۆرتی لە من نابووکەوە لەگەڵ یەکێکی کە جیران کە ئەمانە چالاکی ئەکەن هینی نیشاتی حیزبی لەسەر ئەو ئەساسە ئەمن هاتن ئێمەیان برد تقریبەن نزیکی هەفتەیەک جیران بەڵام ئەو هەفتەیە کە ئێمە جیران بەهۆی ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان ئیجازەی هەبوو توانرا بەهۆی کۆشی ئەوانەوە بە تایبەتی بۆی لە بیرم نەچێ خالید بەڕەحمەت بێ خالید دلێری شاعیر ئەو کاتە کاربەدەستێکی پارتی دیموکراتی کوردستان بوو لە کەرکووک ئەوان توانیان بە جوودی ئەوان ئێمە بە کەفالەت بەرەڵا بکەن و محکەمەکەیان تەئجیل کردین بەڵامی تر ئەو محکەمەیە ئەو بوو کە ئێمە نەقڵ بووینەوانێ بۆ سلێمانی بۆ ساڵی بۆ پۆلی 5 گەڕاینەوە سلێمانی ئیتر کۆتایی هات بەڵام هۆی گرتنەکەی من راپۆرتی ئەو مامۆستایە و ناکۆچی بینی نەتەوەکان بوو لە کەرکووکە کە یەک بەسەر یەکەوانێ راپۆرتیان ئاو کێشەیان دروستە. زۆر باشە مامۆستا حسێن تۆ لە ساڵی 1960 ئیدی دەبیتە لێپرسراوی ڕێکخراوەی و ڕێخستەکانی پارتی لە قوتابخانەی پیشزای سلێمانی چۆن دیتە ناو ئەم حەلقە سیاسی پارتیەوە؟ من وەکوتم پاشەوەی کە شۆڕشی 14 تەمووز بەرپا بوو من لە 58 ئیتر پەیوەندیان پێوە کردم
بووم چوومە ناو ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان و بە شێوەی لایەنگری ئەو سەردەما پارتی دیموکراتی کوردستان 3 مەرحەلەی هەبوو. مەرحەلەی یەکەم شێوەی 6 مانگ لایەنگری بوو، دوای ئەوە ئەبووی تەپاڵی براو، پاش ئەوە ئەنج ئەبوویتە ئەندام. من پلەی یەکەمم بڕی هینی لایەنگری لە 6 مانگ کەمتر، پلەی پاڵی وراویش لەبەر چالاکیەکانم پێش کەوتم بە زووترین کات، یعنی پێش وەقت بە 3 مانگ پلەی ئەندامەتیم وەرگرت لە 60ەکانە کە پلەی ئەندامەتیم وەرگرت بەهۆی بە حکمی ئەوەی کە ئیش و چارەکیەکانم زیاتر بوو لە هەندێک لە قوتابی تر، مەسئولیەتی شانەشیان تەسلیم کردم کە بوومە لێپرسراوی شانەیەک. پاش ئەوە کە ئیشەکانم زیاتر پێشکەوت لە ئەندامی لیژنەی قوتابخانەوە بوومە لێپرسراوی ڕێخستنەکانی قوتابخانەی پیشەسازی لە ساڵی 61، بەڵام پێش ئەوە من لێپرسراوی من عەبدوڵای حاجی تایر کۆیی بوو لە قوتابخانەی پیشەسازیە، پێش ئەوەی خۆم ببمە لێپرسراو. لە ئەیلولی ساڵی 1960دا ماگرتنی گشتی لە هەموو شارەکانی کوردستان دەست پێ دەکات. هۆکارەکانی ئەم ماگرتنە سەرتاسەریە چی بوون؟ یاخود بڵێم ئایا پارتی دیموکراتی کوردستان وەک حیزب چەند ڕۆڵ و کاریگەری هەبوو لەسەر ئەم مانگرتنەوە و ڕێکخراوەکانی قوتابیانی پارتی ڕۆڵیان چی بوو لەم مانگرتنەیە؟ خۆی پارتی دیموکراتی کوردستان وەکو تەنزیماتی وەکو حیزبێکی سیاسی نیشتمانی نەتەوەیی لە کوردستانە ئەو کاتی کە کاری ئەگرت و کاتێکیش بە ڕسمی ئیجازەی وەرگرت لە ناو عێراقا طبعا ئەحزابی تریش ئیجازەیان وەرگرت هەر بۆ ڕخسەتی کاریان پێدرا، و بەڵام پارتی دیموکراتی کوردستان بە حکمی ئەوەی کە ئیشوکاری زیاتر پەیوەندی بە نەتەوەیی و نیشتیمانی کوردستانەوە هەبوو، بۆیە دوژمن و شتی پارتی زۆر بوو لە ناو حیزبەکانی عێراقا، بە تایبەتی لە سەرەتای شۆڕشی 4 تەمووزە ئەوە بوو کە جەبهەی وەتەنی کرا بۆوانێ لە عێراقا بەعسیەکان و لە قەومیەکان معارض بوون لەوەی کە پارتی دیموکراتی کوردستان لە جەبهەی وەتەنیا وەربگیرێ. ئەوە بوو وەرنەگیرا بوو لە ڕێی حیزبی شوێی عێراقەوە، ئەنێ ئەو پەیوەندیەکانی هین کرد. کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێک هاتە سەر ساحە و ئیسپات وجودی خۆی کرد و ئیجازەی پێدرا و هاتە سەر پێ، و هەرچەندە بە ئەو ڕاستێش بۆ مێژوو ئەڵێم ئێمە لەو سەردەمەدا وەکو حیزبێک لە ساحەی کوردستانیا وجودێکی باشمانە بوو، بەڵام ئێمە لە چاو حیزبی شوێی عێراقیەوانێ ئەو هێزەمان نەبوو. ئەتوانم بڵێم لەو سەردەمەدا حیزبی شوێی عێراقی لە سا 70 زیاتر خەڵک دوای ئیتیجاهی ئەوان کەوت بوو، بەڵام ئێمەش وەکو حیزبێکی سیاسی لەو سەردەمەدا هێزی دووهەم بووین لە کوردستانە، و لەو فترێشدا لەبەر ئەوەی کە لە عێراقا دوو ڕێڕە و هەبوو لە قیادەی شۆڕشی عێراقا لە بینی عەبدولکەریم قاسم و عەبدولسەلام عارفە. عەبدولکەریم قاسم ئەیویست عێراق وەکو عێراق بمێنێتەوە بەهێزی بکاو و پەلە نەکات لەوەی کەوا قەومی عەرەبەکان ئەیانویست عێراق بە زوویی بەرەو وەحدەی عەرەبی بەرن لەگەڵ حکوومەتی جەمال عەبدولناسر و سووریا بەشداری وەحدەی سولاسی بکەن. ئەوە بۆ هۆی ئەوەی کێشە دروست بێت. لەو کێشانە کۆمەڵێک محاولەی هەڵگەڕانەوە کرا لەلایەن عەبدولسەلام عارفی شەوانێ و لەلایەن کۆمەڵێک خەڵکی تریشەوە لە مووسڵ و لە کەرکووک. ئەو کۆمەڵ هەڵگەڕانەوانە کوردیش بەشداری کرد لە کوژانەوەیدا لەبەر ئەوەی دژی شۆڕشی 4 تەمووز بوو، چونکە کورد بۆچی پارێزگاری لە شۆڕشی 4 تەمووز کرد؟ لەبەر ئەوەی لە شۆڕشی 4 تەمووزدا بۆ یەکەم جار لە مادەی 3 کە لە دەستوری جمهوریەتی عێراقا دانینا بەوەی کەوا کورد و عەرەب شەریکن لە عێراقا، و ئەو مادەیە طبعا کۆمەڵی جەماعەتی بەعسیەکان و جەماعەتی قەومیەکان دژی بوون، بەڵام لەبەر ئەوەی مادەیەکی کەشیان تەسبیت کرد بوو کە تەناقوزی هەبوو لەگەڵ ئەو مادە کاڵێ العێراق جزء من الأمة العربية، ئەوەش کە تقریبا مادەی 3 ئێمەی کاڵە کردەوانێ، ئەوە صراعێک بوو لە بینی ئیتیجاهی قەومی کوردی و ئیتیجاهی قەومی عەرەبیە. بۆیە ئەو ئیتیجاهە قەومی عەرەبانە خەریکی کنە و پلانگێڕان بوون بۆ ئەوەی کەوا هەوڵ بن پارتی دیموکراتی کوردستان لە ساحەکە دوورخەنەوانی و ئیجازەی لێ پسەندرێتەوانی و ئەنجا کەوتنە ئەوەی کەوا زۆر ئاژاوە بجێڕن بۆ ئەوەی کەوا ڕێگە لە جوڵانەوەی سیاسی ڕۆژنامەگەری کوردیش بگرن لەو سەردەمەدا. پارتی دیموکراتی کوردستان ڕۆژنامەی خەباتی دەرەکرد، ئەو بۆ زۆر محاولەیان کرد
لەبەر ئەوەی لەو سەردەمەدا کە قەومی عەرەبەکان ڕۆژنامەکانی خۆیانە کەوتنە جوڵان و نووسینی زۆر مەواد لە دژی کورد ڕۆژنامەی خەباتیش وەڵامی ئەوانیان ئەدایە بۆی هەوڵیاندا ڕۆژنامەی خەبات دابخرێەوە کۆمەڵی کێشەیان دروست کرد ئەوانە وای لێ هات مافەکانی نەتەوەی کورد بەرەوە ئەوە ئەچوو کە بە تەواوی لی بدرێ لەلایەن دەستگاکانی حکوومەتەوە لە عێراقیشە و لە کوردستانە ئەمانە وای کرد کە زروفێک دروست بکە لە ناو کوردستانە خەڵک بێزار بێ و پاڵی پێوە بنێ بەرەو ڕاپەڕین و بەرەو بەرزکردنەوەی شعاراتی داوای مافەکانی خۆی زیاتر بکات. باشە مامۆستا حوسێن من ئەمەوێ ئێستا گەینە سەر ساتە وەختی هەڵایسانی شۆڕشی ئەیلول منەوێەوە پرسیارە بکەم هۆکارەکانی هەڵگیرسانی شۆڕشی ئەیلول چی بوون لە کاتێکە لە پاش ڕوخانی سیستمی مەلەشی و ڕژێمی پاشایەتی لە عێراق و هاتنە سەر حکومی عەبدولکەریم قاسم کۆمەڵێک لەسەر وەختی حکومی ئەودا وەک خۆت باسی کرد لە مادەی سێی دەستووردا کۆمەڵێک حقوق مافی کورد بە ئاشکرا ڕاگەیەنرا کۆمەڵی حقوق بە کوردرا و ڕێگە بە گەڕانەوەی بارزانی درا بۆ عێراق و پاشان ڕێگە بە پارتی دیموکراتی کوردستان درا کە بە ڕسمی کاری سیاسی خۆی بکە بەسەر بەخۆی کاری سیاسی خۆی بکە پاشان دۆستایەتێکی باش لە نێوان قاسم و خوا لێ خۆش بوو بارزانیا دروست بوو قاسم ئۆتۆمبیلیا بە بارزانی کۆشک و ڤێلای پێەیە شوێنی نیشتی جێبوونی پێەیە لە ئاوا حاڵەتێکە شۆڕشی ئەیلول بۆچی دروست بوو شۆڕشی ئەیلول وەکو باسم کردکەوە ئێمە پاشەوەی کەوە ئەو شتانە لە دەستوورە تەسبیت کرا و پارتی ئیجازی وەرگرت بەڵام لەبەر ئەوەی سیراع لە عێراقا دروست بوو لە بینی ئیتیجاهی قەومی عەرەبی و لە بینی خەتی عەبدولکەریم قاسم و کورتی شوێعەکانیش طبعا لەویا ڕۆڵیان نەبوو بەتایبەتی شوێعەکان بۆی بۆ تاریخ بیڵێم طبعا شوێعەکان لەبەر ئەوەی قووەتێکی زۆریان هەبوو لە ناو میلەتە چ لە بەشی عەرەبیەوە چ لە بەشی کوردیە ئەوانیش بە حکمی ئەو هێزە و بە حکمی دەسەڵاتیان لە عسکەریشا و لە ناو هێزی میلەتیشە تووشی شێوەیەک غرور بوون ئەو شێوە غرورە وای کرد کەوا تەسیری کردە سەر هەموو حیزبە عێراقیەکان و هەتا سەر پارتی دیموکراتی کوردستانیش لە بەشی کوردستانیشە جا ئەو حاڵەتانە وای کرد کەوا کێشە دروست بێ لە بینی عەبدولکەریم قاسم و لە بینی شوێعەکانە و لە هەروەها لە هەمان کاتیشە کوردیش تووشی کێشە بوو بەهۆی ئەو پلانانەی کە ئەجێڕا لە دژی حکوومەتی عەبدولکەریم قاسم و پێش ئەوەی باسی ئەوە بکەین کە بڵێن مەلا مستەفای بارزانی گەڕایەوە بۆ کوردستان ئەبێ هۆی باسی کۆنەکەی کۆن بکەین کە بۆچی لە هاتنەوە کێشە دروست بوو کاتێکە شۆڕشی بارزان بوو ئەوە بوو کە پاشەوەی کە شۆڕشی پارژان تووشی نشستی بوو بەرەو کوردستانی ئێران چوو بۆ بەشداری کرد لە شۆڕشی مەهابادە پاشان ئەوە شۆڕشی مەهابادیش وەکو مێژوو بۆی باس کردوین و هەموو خەڵکی کوردستانی زۆری لە پرتوک و لە خوێنوێتەوە کە بۆچی شۆڕشی کۆماری مەهاباد سەری نەگرت ئەو بوو کە بارزانی ویستی بێتەوە عێراق دووبارە بە هیچ شێوەیە قبولی نەکرد ئەو بوو ناچار بوو بەرەو رووسیا کاتێکە بارزانی عێراقی بەجێشت و بەرەو رووسیا ڕۆی عەشیرەتی بارزان تووشی نوشستێکی زۆر گەورە بوو و پەلامار درا لەلایەن حکوومەتی پاشایەتیەوەنێ و شێخ ئەحمەدی بارزان برا گەورەی مەلا مستەفا نەقلی جنوب و نەفیکران و عایلەکانیان و دوژمنایەتی عەشائیریش دروست بوو لە بینی زێباریەکان و هەرکی و سورکی و بارزانیەکانە تەقریبا بەدیسیسی حکوومەت بەردەوامی لەسەر ئەم تەوەریە مەبەستمە کە زیاتر هەڵۆستی لەسەر بەڵام پشوویەک وەرەگرین و دواتر بەردەوامین بەڕێزان پشوویەک و دواتر دەکرێنەوە وڵاتەن.